ئایا ئەو دەفیلمە کامان کە زۆرترین داهات قازانج پارەیان پێیا کردووە لە کۆتاییدا پێمان بڵێ کامیان بە شایانی و هەموو داهاتە نازانی من میرعومەرم ئەمە کورتە کلاکێتە لەگەڵمانە بن لە پلەی دەیەم فیلمی The Avengers ساڵی 2012 بڵاو کراوانە 1 ملیار و 518 میلیۆن دلار داهاتی بووە لە پلەی نوێیەم فیلمی The Lion King ساڵی 2019 بڵاو کراوانە 1 ملیار و 656 میلیۆن دلار داهاتی بووە لە پلەی هەشتم فیلمی Jurassic World ساڵی 2015 بڵاو کراوانە 1 ملیار و 671 میلیۆن دلار داهاتی هەبووە لە پلەی حوتەم سپایدەرمان No Way Home ساڵی 2021 بڵاو کراوە 1 ملیار و 921 میلیۆن دلار داهاتی بووە لە پلەی شەشەم Avengers Infinity War ساڵی 2018 بڵاو کراوە 2 ملیار و 48 میلیۆن دلار داهاتی بووە لە پلەی پێنجەم فیلمی Star Wars The Force Awakens ساڵی 2015 بڵاو کراوانە 2 ملیار و 68 میلیۆن دلار داهاتی بووە لە پلەی چوارەم فیلمی بەناوبانگ تایتانیک ساڵی 1990 بڵاو کراوانە 2 ملیار و 257 میلیۆن دلار داهاتی بووە لە پلەی سێم فیلمی Avatar The Way of Water ساڵی 2022 بڵاو کراوە 2 ملیار و 320 میلیۆن دلار داهاتی بووە و لە پلەی دووەم فیلمی Avengers Endgame ساڵی 2019 بڵاو کراوە 2 ملیار و 797 میلیۆن دلار داهاتی بووە و لە پلەی یەکەم و کۆتایی فیلمی Avatar ساڵی 2009 بڵاو کراوە 2 ملیار و 923 میلیۆن دلار داهاتی بووە هاتینە کۆتایی و لە هەمان کاتا پێمان بڵێ کام لەم فیلمانت بینیوە و زۆری شت بەدڵ بووە لە یاد نەکەی ئەم بڕگەیە لایکەوە بەردەوام بوونی لە هاوڕێکانتان شێریکەن و فۆڵۆی هەژمارتان بیر نەچێت من میرعومەرم ئەمە کورتە کلاکێت بوو سەلام عەلیکوم